ڕۆژی هەینی 124 ساڵ تێپەڕ دەبوو بەسەر یادی ڕۆژنامەگەری کوردیەکە ئەو کات لەسەر دەستی بەدرخانەکان و هەروەها لەسەر پەیدابوونی چاپ ڕۆژەدا ڕۆژ میدیای کوردی بەرەو پێشچوونی بەخۆ بینیوە. دیارە بیرکردنەوە لە کایی میدیا وای کرد لەسەر دەستی کۆمەڵە کەسانێکی پسپۆر بیلەوە بکرێتەوە ئەم زانستە یعنی ئەم کە خۆی زانستە بە زانستی تر بکرێت بە ئاکادیمی تر بکرێت بۆ یەکردنەوەی ناوەندە ئاکادیمیەکان کۆلێژەکانی ڕاگەیاندن واروها لە نێو پەیمانگاکان بەشەکانی ڕاگەیاندن یان بەشی دیجیتال میدیا تا دێت ڕوو لە فراوانبوون دەکات. لەبەرەوە ئەم بابەتە بوو بە خوێندن لە نێو زانکۆکاندا کەسانێک دەرچووی ئەو بەشن کە من بە خۆشحاڵی بۆ خۆم دەرچووی بەشی زانکۆی سلێمانیم بەشی ڕاگەاندن بەشی تەلەڤیزۆنم کە بێگومان لەم بەشەدا خوێنکار لە ڕووی تیۆری و پراکتیکیەوە دروست دەکرێت و لە هەمان کاتدا لەم یادەش کە خۆت ئاماژەت پێکرد دیارە 124 ساڵەکە دەکەوتە ڕۆژی هەینیەوە بەڵام ئەمان خۆیان دوایان خستۆ بەهۆی کە چەند چالاکیەک و چەند بابەتێک خۆیان ویستویانە بیخەنە ئەمڕۆ بۆی زۆرترین چالاکی خوێنکارانی تێدا نمایش بکرێت. لە نێو ئەمڕۆدا بە هاوکاری کۆلێژی ڕاگەاندن یاخود کۆلێژی بەشی ڕاگەاندنی کۆلێژی زانستە مرۆڤایەتەکان وەڕوا بەشی فیلمسازی ئەم ساڵ بەیەکەوە یادەکە بەرز ڕدەگرن. لە هەمان کاتدا چەند فیلمێکی دۆکومنتاری بەرامێنراوە لەسەر چۆنێتی یان مێژووی چاپ مێژووی بواری ڕۆژنامەگەری بەتایبەت لە نێویاندا یەکێک لە ڕۆژنامە گرنگەکانەویش ڕۆژنامەی کوردستانی نوێیە کە خراوەتە ڕوو لە ئەمڕۆدا چەند پانێڵێک بەڕێوە چێت پانێڵەکان لەم بروشەری کە لە بەردەست مندایە ناویان هاتووە ینی بۆ نمونە بەرەو ڕاگەاندنی بەرپرسی نیشتیمانی هۆشیاری تاک لە سەردەمی میدیای نوێدا ڕەوشی کاری میدیا لە کوردستان لەبەر ڕۆژنایی مادەی 19 جاری گردونی مافەکانی مرۆ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی و دیدێکی نوێ فیک نیوز لە سوشال میدیای کوردیدا ڕوانینێک بۆ ڕۆژنامەی کوردستان لە سێ گۆشەی جیاوازەوە. ئەمانە هەمووی ئەو بابەتانن کە ئەمڕۆ لێرەدا تاوتوێکرێ و شانوکەوەکرێ. من بۆ قسەکردنی زیاتر پرۆفسۆر دکتۆر سەلام نەسەردینم لە سەرۆکی بەشی ڕاگەاندنەوەی هەندێک پرسیاری لێ بکەم لە ڕوانگەی ئێوەوە ئەمڕۆ میدیا گەیشتۆ بە چ ئاقارێک. پرۆفسۆر زۆر بەخێر بێیت ئەم ڕۆژەشتان لێ پیرۆز بێت. بە خۆشحالیەوە ئەمڕۆ لە یادی 124 ساڵی ڕۆژنامەگەری کوردیە بەشی ڕاگەیاندن وەکو نەریتێکی ساڵانەی خۆی هەموو ساڵێک ئێمە ئەم یادە بەرز ڕدەگرین بەڵام بە حکمیەوەی کە کۆمەڵێک کاری تەکنیکی هاتە پێشەوە کۆمەڵک ڕێکار هاتە پێشەوە بۆیە ئێمە هەم بارودۆخی ڕەمەزانیش حسابیەوەمان کردبوو لەگەڵ ئامادەبوونی مامۆستاکان و خوێندکارەکانە ڕادەکەمان خستۆتە ئەمڕۆ هەرچەندە ڕۆژەکە بەداخەوە ڕۆژێکی کارەساتبار و ڕۆژ یادی بردومانکردنی شارۆچی قەڵات زێ و بۆ شەیدبوونی چەندین مامۆستا و خوێندکار و فەرمانبەر بەڵام ئێمە لەم یادەدا هەوڵ دەین ئەوەی کە لە ژێر ناونیشانی یادەکەمانە کە بەرەوەی ڕاگەاندنی بەرپرسی نیشتیمانی ئێمە چالەشەکەمان دەست پێ کردووە لە چوارچەوەی ئەم چالاکی ئەم ساڵماندا ئێمە پانێڵەکمانێکە لە 5 بابەت پێک دێت سەرڕای ئەوەی کە پێشانگایکی فۆتۆگرافی و چەندین بەرهەمی ڤیدۆیمان هەیە کە بەشێک لە خوێندکاران بیرمان دەچێت ئێمە ئەم یادەمان ئەم ساڵ بە بەشداریکردنی کۆلێژی هونەر بەشی تەکنیکی بەشی سینەما و لەگەڵ سەندیکا ڕۆژنامە نووسان ئەم یادەمان دەست پێ کردووە. میدیای کوردی ئێستا گەیشتۆ بە چ ئاقارێک لەم لێشا و فەوزایی کە ئێستا سوشال میدیا پەیدا بوو و کۆمەڵێک پێیج بەناوی مڵتی میدیا کارەکەن پێتان وایە زۆربۆر نەبووە؟ بەدڵنیایی ئەمە سەرنج و تێبینیمان زۆرە لەسەر ڕەوشی ڕۆژنامەگەری و کاری میدیایی لە دنیای ئەمڕۆدا بە حکومێک وەکو بەڕێزنامەژێت پێدا مەسەلەی سوشال میدیا فاکتەرێکی کێلە و فاکتەرانی یا باڵین لایەنێک لە لایەنانی کە وای کردووە تا ڕادەیەک بەربڵاویەکی زۆر دروست بێت تا ڕادێکی زۆر نابەرپرسیارەتێک لە هەندێک بارودۆخدا بێتە ئاراوە کە لە کاتی گواستنەوە ڕووداوەکانە هەواڵی ناڕاست و چاواشەکار بڵاو بێتەوە بۆی ئێمە یەکێک لەو بابەتانی کە قسممان لەسەرێتی لەم پانێڵەدا بریتە لە باسکردنی هەواڵی چاواشەکار و هەواڵی ناڕاست یا و هەواڵانی کە دروست دەکرێن بە ناڕاستی بەدڵنیاییەوە سەرنج و تێبینیەکان من هەلە چاچەوەی بابەتێکی وادا ناوەستێتەوە بەدڵچی لەسەر توێژینەوەکان لە توێژینەوەکانیشمانە کاری لەسەرەکەین هەوڵ دەدەین ئێمە شتێک بخەینە ڕوو لەم ڕۆیە کە چی بکەین بۆ ئەوەی بۆ داهاتوو بتوانین ئێمە لە چوارچەوەی ناونیشانی پانێڵەکان و ناونیشانی یادەکەمانە بەرەو ڕاگەاندنی نیشتیمانی بڕۆین کە کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕێگەکان بێت نەک ببێتە ڕاگەاندنە کە یەکتری تاوانبارکەن یەکتری بابڵێن بشێنین بەقەدەرەوەی کە هەمومان وا بکەین ڕاگەاند بکەینە ئامرازێک بۆ کۆکردنەوەی هەموو دەنگ و ڕەنگ و پێکاتە جیاوازەکان بەرەو
کوردستانێکی ئازاتر بەرەو کوردستانێکی باشتر بەرەو کوردستانێکی سەرکەوتوتر. پرۆفسۆر دکتۆر سەلام نەسەدین سەرۆکی بەشی ڕاگەیاندنی زانکۆ سلێمانی دیارە چەندین مامۆستای تریش لێرە ئامادەی یانێ مامۆستا هاوڕێم لەگەڵای مامۆستا هاوڕێ ئەمڕۆ پێم وابێت ڕوانینێک بۆ ڕۆژنامەی کوردستان لەسەر ڕەهەند پانێڵێکت هەیە مامۆستا گەنبەیتە لای منەوە سڵاو لێبێ مامۆستا تا دکتۆر پاڤێش پێمە بێت لەگەڵ بەشێکی تر لە میدیاکان قساکە بە لەگەڵ جەناب تا قسەی بکەم ئەو ڕوانینی کە تۆ ئەمڕۆ بۆ ڕۆژنامەی کوردستان هاتە لە سێ گۆشەی جیاوازەوە دەتەوێت چی بخەیتە ڕوو دەتەوێت چی بڵێیت سەرەتا بەخێراتین کەناڵی کورسات دەکەین بۆ ڕووماڵکردنی مەراسیمی 24 ساڵی ڕۆژنامەگەری کوردی بێگومان ئێمە وەکو بەشی ڕاگەاندن وەکو بەشی دایک لە سەراسی هەرێمی کوردستان ساڵانەمە بەسمانە ئەم یادە بەرز و شکۆدار ڕابگرین من وەکو مامۆستایەکی بەشی ڕاگەیاندن و توێژەرێکی ئەکادمی بە بابەتێک لە پانێڵەکەدا بەشدارم بە ناوی ڕوانینێک بۆ ڕۆژنامەی کوردستان لە سێ گۆشەی جیاوازەوە ئەمەوێ لە گۆشەی یەکەمە باس لەوە بکەین کە کورد بە براورد بە میلەتانی ناوچەکە بە دەوڵەتانی عوسمانی لەو کاتەدا کە خاون قەڵەم ڕەوێکی گەورە بووە بە دەوڵەتی ئێران کە خاوەنی ئیمپراتۆرەتێکی دەوڵەمەنی وەکو ئیمپراتۆرەتی فارسی و ساسانیەکان بووە و بە دنیای عەرەبی و دەوڵەتی عێراقی بەراورد بە هەموو ئەمانە بە تاریخ و داتا سەلماندوومە کە کورد لە کاروانی ڕۆژنامەگەری و لە دەستپێکی ئەم خەباتە مەزنە دوانەکەوتووە چونکە بۆ ئەوان خاوەنی سەرۆک خاوەنی ئاڵا خاوەنی سیادە خاوەنی خاک خاوەنی ڕسمیەت و سەروەری بوون لە نەتەوەی گرتوەکانە و خاوەنی دەوڵەتێک بوون خاوەنی وەزارەتی ڕۆشنبیری و مەطبعە بوون بەڵام ئێمەیەک لە وڵاتی غەریبی و لە ناو غوربەت و بە سواڵ و سەدەقە و لەم چاپخانە بۆ ئەو چاپخانە ڕۆژنامەکەی ئێمە پێی ئەڵێن ئاوارەی ناو چاپخانەکانی دنیا لە 4 شاری جیاواز و لە 5 چاپخانە و لە چەندین شوێن توانیوێتی بە سێ خولی جیاواز دەربچێ کەواتە لەم گۆشەی و ئەمانەی ئەو پەیامە بدەین کە ئێمەی کول لە ڕابردووە دوانەکەوتوین ئەی ئێستامان چۆنە ئێستا پێویستی بە چاپێ داخشانەوە هەیە مەراسیمەکەی ئێمە لە یادی ناونیشانەکەمان ئەوەیە بە لەژێر دروشمی بەرەو میدیایەکی بەرپرسی نیشتیمانی کەواتە هەستمان بۆ کردو بۆ شایەکەیە لە گۆڕەپانەکەدا میدیای ئێمە بە ڕوحێکی نیشتیمانیانە و مامەڵە ناکا و میدیای ئێمە هەستی بەرپرسیارانەی وەک پێویست نییە پانتایی میدیای کوردی ئێستا دەتوانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان هەواڵ و زانیاری چاواشەکاری تێدایە بۆی هەستمان بۆ کردووە لەگەڵەوەی کە ئێمە لە کاروان دوانەکەوتین لە ڕابردوودا بەڵام ئێستا پێویستمان بە خۆداچوونەوە لە گۆشەی دوومامانوێ ئەو بڵێن کاتی خۆیم ڕۆژنامەی زۆر گرنگی بە زمان داوە داستانی مەموزین و ئەحمەدی خانی بڵاو کردوتەوە و کاری لەسەر گەشەکردنی زمان کردووە ئێستا هەست دەکەین جۆرێک لە فەوزا لە ناو زمانی میدیادایە و پێویستە ئەو زمانە میدیا ڕێک بخەینەوە ئەرکی هەمومانە بە زمانزانان و بە شارەزایانی میدیا بتوانین پەیامێک بدەین و لە گۆشەی سێمامە بەسمانە بڵێن لە ڕاستیان ئەم ڕۆژنامەیە پەیامێکمان لەداتێت کە یەکەم ڕۆژنامەی کوردیە یەکەم ڕۆژنامەی ئۆپۆزیسیۆنە یەکەم ڕۆژنامەی ئەهلیە یەکەم ڕۆژنامەی منفایە کەواتە لێرەوە تاریخ ئەنووسینەوە کەواتە هیچ ڕۆژنامەیەک لە دوای ڕاپەڕی ناتوانێت بڵێ من یەکەمین ڕۆژنامەی ئەهلیم لە بەرەوەی ئەم ڕۆژنامە لە غوربەت و بەرهەڵستکاری دەوڵەتێکی گەورەی وەکو دەوڵەتی عوسمانی بووە کەواتە ڕۆژنامەی کوردستان یەکەمین ڕۆژنامەی ئەهلیە لەسەر ئاسی کوردستان و ئەگەر کەسانێکی دی بیانە ڕۆژنامەگەلێکی دی بیانەوێ ئەو مێژۆ بە خۆیان وەرگن ئەبێ بڵێن یەکەمین ڕۆژنامەی ئەهلی دوای ڕاپەڕی سپاس بۆ تۆ دیارە هەر لەم هۆڵێکە لە پشتی منەوە هەیە فیلمەکان نمایش دەکرێت چالەچەکان و پانێڵەکان بەڕێواچێت پرۆفسۆری یاریدەدە دکتۆر پاڤێ جەمیلم لەگەڵدایکاوە بۆ خۆی بەڕێوەری پێما بێ پانێڵەکانەوانی ئەمڕۆوە لە هەمان کاتژا سپۆری ڕاگەاندنە بە تایبەتی لە بواری فۆتۆشدا کۆمەڵێک فۆتی جوانمان بینی جارە پێشەوە پیرۆزبای ڕۆژەکە و یەکەم هەڵسەنگانی تۆ بۆم فۆتۆیانە چۆن طبعا بەخێر بن سەرچاو ئێوە کورسات هەمیشە پێشەنگا هەمیشە لە شاشە ڕەنگینەکەیەوە بەڕاستی خزمەتێکی زۆر جوان بە بواری کاری ڕۆژنامە نووسیەکە ئەم ڕۆژ ئێمە لە یادی 24 ساڵی ڕۆژنامەگەری کوردی بەڕاستی ڕۆژێکی پرشکۆ و ڕێزە بۆ ئێمە وەکو ئەکادمیانی بواری میدیا و هەروەها بۆ وەکو ئەوەی کە چەندها ساڵە ئێمە کارمان کردو لە بواری میدیا و بەردەوامیشین بەڕاستی ئێمە خۆمان بە خزمەتکاری ئەم بوارە ئازاین چونکە بوارێکی زۆر گرنگە ئەچێتە ناو ژیان و هەموو کایەکانی مرۆڤایەتی و هەموو جمگەکانی ژیانەوە دیارە من وەکو مامۆستا لەم بەشە لە بەشی ڕاگەاندن بەهۆی ئەوەی کە ماستەرەکەم لەسەر وێنەیە و وانەی وێنە ئەڵێمەوە وێنەی ڕۆژنامەنووسی ئەم وێنانەی کە ئەمڕۆ ئەیبینن وێنەی خوێندکارەکانمانە لە قۆناغی دوو کە بەپێی ئەو وانەی کە خوێنویانە هەرێکێک لەوان هەستاوە بە گرتنی وێنەیەک من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم
بڵم وەکو هەڵسەنگاندن ئەتوانم بڵێم هەڵسەنگاندنێکی باشی بۆکەم چونکە ئەوان جارێکە لە قۆناغی دوان و زۆر پرۆفشنەڵ نین یاخود کەسانێک نین کە بەڕاستی بوارێکی لە بوارێکی فۆتۆیا کاریان کردبێ بەڵام ئەمەش هەڵسەنگاندنێکی باش و بەرزەوە من خۆشحاڵم بەڕاستی پێیان سپاس بۆ ئێوەش و لەم ڕۆژەشا بەڕاستی ئێمە ئەمانەوە یاخود پەیامی ئێمە ئەوەیە کە ئیتر ئێمە لە نێوان دوو چۆنەڵی ڕێگایین یاخود ڕێگا کۆنە تەقلیدیەکەی ڕۆژنامە نووسی هەڵبژێرین یاخود ئەم ڕێگای ئێستا کە ڕۆژنامە ئەلکترۆنی خۆی فەرز کردە بە سەرمانە دیارە ئێمە ئەگەر بڵین کامیان هەڵبژێرین ئەتوانین بڵین ئێمە ئەبێ ئەو دوو ڕێگایە تێکەڵکەینەوە چونکە هیچیان بەبێ هیچیان نابێ ڕێگا کۆنەکە ڕێگای خوێندنگە و فێرگە و قوتابخانەی کۆمەڵگەی کوردەواری بووە کاتێککە ڕۆژنامەی کوردستان سەر هەڵەیە و لەلایەن خێزانی بەدرخانیەکانەوە ئێمە فێری نەتەوەپەرستی یاخود شتێک کە ناوی هۆشیاری نەتەوەییە کە پێشتر ئەمە بوونی نەبووە لە ناوتاکی کووردا و لە ئێستاشا بەڕاستی کە واقعێکی ئیفترازی یاخود واقعێکی ئەلکترۆنی کە خۆی فەرز کردو بە سەرمانە وای لێ کردووە کە نێرەر وەرەگر بێ وەرگر نێرەر بێ بە شێوازێک ئێمە زۆر قورسە لەم دنیا ئیفترازیەیە کۆنتترۆلی ئەم واقعەکەین بەڵام ئەتوانین بەلایانی کەمەوە هۆشارەیەکی پەروەردەی میدیایی بڵاو بکەینەوە بۆ تاک بەتاکی ئەو کەسانی کە لە ڕێگەی مۆبایلەکەیانەوە کە لە ئێستا وەکو میدیایەک ناتوانین بڵین ناوی بنین بە میدیایەکی نیشتیمانی بەڵام ئەتوانین ناوی بنین بەوەی کە ئەتوان لە ڕێگەی ئەم مۆبایلەوانێ پەیامەکانیان بڵاوکەن و خەڵکێکی زۆر کاریگەرەکەی بۆیە ئێمە لە ئێستاە بە هەموو توانای خۆمانەوە ئێمە بە شێوازی هەر شکڵێک بێ بە شێوی سمپیزۆن بێ بە شێوی پانێڵ بێ بە شێوی سیمینار بێ قسەکردن بێ لە ڕێگەی میدیاکانەوە نووسینەکانمان بێ ئێمە ئەبێ کۆمەڵگەی خۆمان هۆشیارکەینەوە کە بزانین چۆن پەیامەکانیان بڵاوکەنەوە بۆکی بڵاوکەن و بە چ کاریگەریەک بڵاوێکەنەوە پرۆفێسۆر دکتۆر پاڤ جەمیل سپاس بۆ تۆ پسپۆڕی ڕاگەاندن و لە بواری وێنەشدا لەم هۆڵەی کە لە پشتی منەوەی ئەگەر هاوکار بێت ڕەنگە تۆزە تاریکیش بێ بەڵام لێرە خوێندکاران چالاکیەکانی خۆیان نەخەنە ڕۆەوەی کە جیاوازە بەشێکی زۆر مانەوانی کە دەرچووی ئەم بەشەن بە شازی پراکتیک بەشێکی کارەکانیان دەخەنە ڕوو بەڵام دوجار بە بەرچاوی بەشێکی زۆر لە ئامادەبوان و پسپۆڕانی ڕاگەاندنەوە کاتێک دێنە ئێرە چالاکی و کارەکانی خۆیان دەبینین لە ڕێگەی شاشەیەکەوە دەتوان کارەکانی خۆیان بخەنە ڕوو لە هەمان کاتدا جۆرێک لە ترس و ئەو دڵڕاوکی کە هەیەە بەرامبەر بە کارەکانیان لێرەدا دەڕەوێتەوە واتە بەشی ڕاگەاندن لە زانکۆ بە هاوکاری بەشی فیلمسازی لە بواری فیلمەکان ئەو فیلمانی کەوتن دۆکومنتاری لەباری ڕۆژنامەگەری بە تایبەتی ڕۆژنامەی کوردستانی و کۆمەڵە ڕۆژنامەی تر خراوەتە ڕوو لە هەمان کاتدا بەشێک لە کاری قۆناغەکانی زانکۆ بەشی ڕاگەاندن لە نێمام هۆڵەدا دەخرێتە ڕوو جارێکتر ئەوەی کە قسەی مامۆستایان و شارەزایان و پسپۆڕانی ئەم بارەتان بۆ دووپات دەکەمەوە دەڵێن دەبێت خۆمانی گلای بکەینەوە لە نێوان ڕۆژنامەوانی تەقلیدیدا لەگەڵ ڕۆژنامەوانی سەردەمیانەدا تەقلیدەکە بەوەی ئێمە لە بواری تیۆریدا خوێنکار دروست بکەین لە نێو ناوەندەکانی زانکۆ پێ بگەن بتوانن بە شێوازێکی ئەکادمی دوجار بە پراکتیکی و پرۆفشناڵانە کارەکانی خۆیان بکەن وەکو خۆشانوتیان تێبینی و بابەتی زۆری هەنێ لەسەر ئەو هەواڵە چاواشەکاریانی کە لە نێو سۆشیال میدیا ئەمڕۆ بەنای مۆڵتیمیدیاوە دروستە بێت و خەمی گەورەی ئەم پسپۆڕانەش ئەوەیە کە میدیایەکی بەرپرسی نیشتیمانیانە دروست بێت کە لە خەمی نیشتیماندا